سڵاوتان لەبێت هەم کەشەکە هەم شوێنەکە هەم جلوبەرگەکەش جیاوازە. ئەمڕۆ لێرە لە پایتەختی هەنار هەواڵەکانی هەڵەبجە و باقی ناوچەکانی کوردستانتان پێشکەش دەکەم. دووەم ڕۆژی فستیڤاڵی هەنار و پاییز لە هەڵەبجە نزیک بۆتەوە لە کۆتایی. ئەمڕۆ بە هەزاران کەس لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان هاتبوونە هەڵەبجە و قەرەباڵەخێکی بێشومار بوو، چونکە هەم فستیڤاڵە و هەم هەینیە و هەم کەشەکەی خۆشە. ئەو خەڵکی لێران هەم خۆشی لە کەشی فستیڤاڵەکە دەبین و هەم بەرهەمی دەگمەنی هەڵەبجە و هەورامان دەبنەوە، هەم یەک دەبین و سەیرانی خنجی لەش دەکەن. فستیڤاڵەکە سبەی شەممەی ماوە و مەزەندە دەکرێت بە هەر سێ ڕۆژەکە. ئەوانەی دێنە ئێرە خۆی بدات لە 9 ملیۆن کەس. هەڵەبجە لەسەر ئاسی کوردستان خاوەنی باشترین هەنارە. لێرە نزیکەی 11,000 دۆنم بە هەنار داچێنراوە. هەناری ساڵەخانی و ئەمریکی و لاڕەشە زۆر خواستی لەسرە. ئەگەر پێت بڵێن دەبێ بە 4 جار لەسەر یەک بە دەوری شەقامی 60 مەتری هەولێردا بسوڕیتەوە، پێت وایە چەندت پێدەچێت؟ ئەمڕۆ کوڕێکی بەڕیتانی بە 2 سەعات و نیو ئەو کاری کردو بۆ یەکەمی ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر. لە بەیانی زووە هەسانیوەڕۆ شەقامی 60 مەتری هەولێر داخرابوو. بە هەزاران ڕاکەر و وەرزشوان کۆبوونەوە و پێشبڕکەیان بوو. لە یەکادا ماراسۆنی گەورەی 42 کیلۆمەتری و ماراسۆنی 12 کیلۆمەتری و 2 کیلۆمەتری هەبوو. هێنری هانری وەرزشوانێکی بەڕیتانیە و بۆ یەکەمی ماراسۆنی 42 کیلۆمەتری و 4 جار بە دەوری شەقامی 60 مەتریدا سوڕایەوە. ئەم ماراسۆنە هەم خەڵکی هەموو شارەکانی خۆمانی تێدا بەشدار بوون و هەم لە هەموو دنیاوە خەڵکی بۆ هاتبوو. پاییز زیاتر لە 40 ڕۆژی تێپەڕاندووە و هێشتا باران نەباریوە، بۆیە هەموو خەڵک دەست بە دوعان خوا بارانی بەڕەحمەت ببارێنێ. دوێنە لە سلێمانی نوێژە بە باران نەکرا. ئەمڕۆژ لە قوتابخانەیەکی تایبەت هەر لە سلێمانی منداڵان کۆکرانەوە بۆ ئەوەی دوعای بارانبارین بکەن. هەموو منداڵەکان دەست بە دوعا بوون خوا دەرویەکی خێریان لێ بکاتەوە و باران ببارێ. بەڵام بە پێچەوانەی هەمویانەوە لە ناویاندا کیژۆڵێکی جوانکیلا قسەی بۆ 964 کردووتی من حەز ناکەم باران ببارێت چونکە نەخۆشەکەوم. ئەو بۆنە ناخۆشەی دوێنێ لە گەڕێکێکی هەولێر هەبوو گومان بۆ ئەو دەچێت کە بۆنی زبل و خاشاک بێت. بەرگری شارستانی خەریکن لە وەزعەکە دەکۆڵنەوە. دوێنێ درنگانی شەو 964 ڤیددیۆیەکی گەڕێکی ئایندەی هەولێری بڵاو کردەوە. بەشێک لە ماڵەکان هاتبوونە دەرەوە و دەیانود لە بەربوونی نامۆ ناتوانن لە ماڵەکە بن. لە بڵندگۆی مزگەوتەوە هاوار لە خەڵکی دەکرا لە ماڵەوە بێنە دەرەوە. کەسێکیش دانیشتووی گەڕەکەکە دەیوت بۆن غازێکی ژەهراوی دێت. ئەم پێشنیوەڕۆیە شاخەوان سەعید و تەبێژی بەرگری شارستانی هەولێر دەنگێکی لە گروپی ڕۆژنامەنووسان لە وەتساپ جێهێشتووە. دەڵێت دوێنێ شەو سەعات 3 تیمەکانمان چوونەتە ئەو گەڕەکە. گومان دەکەن بۆنی کەندێک بێت کە زبڵی لێ فرە دەدرێت، بەڵام هێشتا زیاتری لێ دەکۆڵینەوە. جابار لە فستیڤاڵی هەنار بین. لێرەش هەواڵی هەموو کوردستانمان لایە. کاتێکی خۆش.